کاکە چۆنی؟ ممنون. باشی ساعتان زاخۆ چۆنە؟ ممنون. زۆر سپاس گەلە ممنون. تو باشی ئینشەڵا؟ سپاست دەکەم. وەڵام من پرسیارێکم هەبوو وتم تو بەرپرسی پارتی لە زاخۆوە نییە؟ بەڵێ. جەنابەت؟ ئەبوو چۆ هاتۆ کورد من ناوم قادرە. ئاها بڵە سەرچاوی من. سەرچاوی من. ئەبوو چۆ هاتیتەوە کوردستان باشە ئەوە یەک دنیا دادوەر و بەرپرسی پۆلی شکایەتیان لێ کردیە کەچی کۆ ئەو جەماوەرەی پارتی لە دوی کەس ناگیری. جەماوەر بەخۆی ئەوە جەماوەری پارتین نەماوش شلاتی و ملاتێندا کەسەوە. ئەوە لۆ بڵاوکردنەوەیە ها یعنی بزانە ئەو قسانە. دەزانم کە بەس ناوە بەناوی خەڵکی زاخۆ بەناوی جەماوەری زاخۆ نەچوونە پێشوازی لێ نەکرا. ئەدیکو ئەو هەموو دەعوای لەسرە بڵاو ئەو دەعوایانەی لەسەر ئەمن معلوماتم لەسەر چۆن ئەتوو بەرپرسی پارتی لەو منتیقەن ئێستا نانا ئێستا داعشەک بێتەوێن دەر ئیشینگۆیە وەنیا حزب چییە؟ حکوومەتی تو لە حکوومەتە وانیا لە حزبی تو لە حکوومەتە ئەوە گوێن بە هەموو بەرپرسی زاخۆ دەدا وایە نا؟ ئیشی دەزانی ئیشی ئەوەیە حکوومەتەکە کە دەستگای ئەمنی و ئەمنی و حکوومەت و یاسایە ئەم ڕاستە بەرپرسی پارتی بەس عەلاقەم بەو ئیشانە نییە. چۆن علاقەتان ئێستا کادیرێکی بەنمونە پەکەکە بێتەوێن دەر ئەنگۆ یەکسەر شکایەتی لێ دەکەن ئێوە لە پەکەی خەتەرترە بە پەکە چی کردیە؟ عەلاقەت بە سیاسەت نییە کورەکاچی عەلاقەت بە سیاسەت نییە ئەوە. باشە هەموو خەک دەناسی. باشە دەیناسی ئەو حکوومەتەی تو کە حزبەکەی تو باڵا دەستە کە بەرپرسە ئەمنیەکانی تو ١٩٩ حکوومەتی لەدەستە لە بادینان لە مەتاڕی دێتە خوارێ ڕسمی لەگە دەگرن دێتە ناو بازاڕی هەزار جون بە هەموو دادوەر و بە بەرپرسەکانی گۆ دەدا وەنیا ژنی هەمووتان ڕای خەڵکیە بۆ خەڵک تەسویری لەگەڵ نەگری بۆی با شکایەت سکاڵا لەسەر تۆمار باشە ئێمەی لەگەڵ قانون و لەگەڵ یاسانە. باشە پرسیارێک لێرەیە سەرۆشی دادگای دهۆک شکایەتی لێ کردێ وایان نا چەند بەرپرسی پۆلیستان شکایەتی لێ کردێ لۆ ناگیرێ؟ بەخوا من نازانم من معلومات لەسەر نییە کاک. بۆ ئەدی کەسێکی فەقیر وا دەکرێتن کۆمنتێک دەنووسی دەیگرن لۆ ئەبووچی چۆ دە 15 دەعوای لەسرە 18 ساڵ حکمی غیابی درایە بە کەیف خۆی دێ و دەسوڕێتەوە حزبەکەی تو لە مەتاردا بەڵێ بۆ براخوا بێژم بەخۆی من من ئاگام لەو شتانە نییە بەد معلوماتم نییە ئەتۆ پرسیار لە من دەکەی سەرسەرێ من و سەرچاوم بەس ئاگام لەو شتانە نییە ئەمن بە شەخسی ڕێی حزبی تو ڕێی من ئەو کەسەی سکاڵا لەسەر بێ ئەو کەسەی شت لەسەر بێ قانون بە ئیجرای خۆی وەر ئەگەر قانون نەکرێ کاچی من ئەتوو بەرپرسی لۆ قانون لە بۆ ئازادی خوازەکەیە من بەرپرسم بەرپرسی لە من گەورەتر هەیە بەس ئەتوو حزبی کاکە تەدەخلی هەموو ئیش ناکەم ئەمنی شخوم دەکەم. چۆن ئەنگۆ راپۆرت نادەنە حزبتان با بە ئەوە قەشمەری خانەیە؟ بەڵێ ئەوە ئیشی منە من داخوازی لێبوردن دەکەم لە تۆ برایی سەرچاوی من براکەم ئەمە دەزانین چێ پرسیارێکمان هەیە لێرە دەنجی ئێستا ئەو ڕۆژ گروپە گەنجی شیراتزێ بەر نادرێ حکمیان تەواو بووە بەس ئەبووچی چۆیەک 18 ساڵ ئەمری گرتنی هەیە ئەوە ئاگەم ئەوە عەلاقەتم بەوە نییە چۆنە تو حزب ئیشی حزب ئەمە حزب بز براخۆ بێژم ئەمن حزبم هەرێک ئیشی خۆی دەکات ئیشی من ئەوە نییە ئیشی من ڕێخستنی حزبە و خلاص. باشە بەس ئەوە جوڵەکە لە شارەکەی تو دڕووی دەدا لە منطقەکەی وەنیا دەیان کادیری پارتی تو هەیە لەوێندا دەیان هەواداری نگۆ هەیە ئەمن شەخسی یەکەم لە پارتی نیم لێرە حتا بڕیار بدەمان پارتی قسەکەم ئەمن بە ناوی پارتی قسە ناکەم. بەس بەرپرسی ناوچەی زاخۆی برا لە زاخۆ 12 لیژنەی ناوچە هەیە دەزانی کو؟ بەڵێ ئەمن ئەوە ئیشم بەوە نییە کاکەجە داخوازە لێبورینێک
ئابەس براکەم ئەتوو بەرپرسی حیزبەچی بچووکترین جوڵەی خۆپیشاندان هەبی ناڕەزایەتی هەبیت بەهێزەکی پەکەکە بێتە زاخۆ یەکسەر راپۆر دەدەن لێدوان دەدەن باشە بۆ ئەوەی قسەتان نییە خەڵک دەگیرێ چەند خەڵکتان خۆپیشاندان نەکردیا و راپۆرتمان ناچێکردی ئەوە شتێکیاوەیە شەباب بدەک شەباب و ما شەباب هەواڵێتی کاکە ئەنگۆ ناڵێن خراپی نەکردیا لە زاخۆ خراپی هیچ تاسیری نەکردیا چۆن تەسیری نەکردیە کەسێک کاچی من کەسێک ژنی هەموو مەسئولەکان تەشیر پێ دەکا کەسێک 18 ساڵ بڕیاری گرتنی هەیە ئێشکاتیان کردیە نایگرن نای باشە ئارەزووی خۆتە بەس بەڕاستی ئەو جوابدانەوە نییە ئەوە تا هەرڕووبە ئاساییە بەزەوە تا هەرڕووبە حزبەکەت بەشدارە لەو گاڵتەکردنە بە دادگای خۆتان بە مەسئولی خۆتان ئێکاچی من حاکم و پۆلیسی زاخۆ ئەوان هەموو شکاتیان لەبوو چۆ کردیە کەچی بە ئەنتەری لە مەتاڕی دێتە خوارێ لە ناو بازارش دەسوڕێتەوە حزبەکەی تو حاکمە ئەدی علاقەتت بە چ هەیە یانە تو علاقەتت بە چ هەیە ئەخنا ئەم پرسیارە قەیناکە ئەمەش خەڵکی خەڵکە تۆ حزبەکی گەورەی لەو شارەی وەنیا حزبی ڕقەمیەکی خۆتان پێوەیە انتخاباتتانی نابی بزانین قەیناکە یعنی حزبەکەی تو حەقی نییە بێقانونی بێ لە ناو بازاڕە بەکەی خۆی بسوڕێتەوە ئەمری گرتنی هەبی کاکە جان من شخصی یەکەم نیم لە زاخۆ لە منطقە هەتۆ ئەکە زەحمە نەبێت بۆ مناقەشە لەگەڵ شخصیەک بکە ئەو مەوزوع چ مناقەشە لەگەڵ تو بەرپرسی ناوچەی زاخۆی براکەم ئەمن بەرپرسی ناوچەی زاخۆنی و کاکە تو معلومانی ئەدی بەرپرسی چی بەوەی بە غەڵەت تێنەگەین یعنی ئەمن کاکە من بەرپرسی شوێنێکێم تەنزیماتیم خۆم هەیە ئیشی خۆ دەکەم تعلیمات کاکە لە کۆنگرەی پارتی نووسرایە بەرپرسی ناوچەی زاخۆ لە کۆنگرەی چاردەی پارتی بڕوان پێ وایە نا بەرپرسی ناوچەی زاخۆی لە کۆنگرەی چاردەی پارتیە من ئەو تەلەفۆنەتم لێ دەرینایە کاکە من 12 ناوچە هەیە لە زاخۆ 12 ناوچە ئێمە نازانم وان نووسرایە بەهەرحاڵ بەس بە هەموو حاڵەتێک هەمووتان ئەمن یەکێکم لەو بەرپرس ناوچانە لەقمان هەیە محکەمەمان هەیە قانوناوە ئەو مۆزۆی ئەبووچی ئێمە هیچ گرنگی پێ نادەن باشە خۆ گرنگ و بەس ئابڕوچونە لە بۆ حزبەکەی تو کە حاکمی دەوڵە حاکمە حزبەکەی من حاکمە ڕاستە ڕاست دەکە حزبەکەی من حاکمە بەس ئەمن وتەبیشی حزب نیم حتا قەرار بدم و مناقەشە بەس مووقفین گۆ چیە لە زاخۆی ئەتوو لە زاخۆی ئەو کابرایە لە زاخۆی خۆ لە هەولێری نییە مووقفی من ئەو تەسەرفاتە ئەو خەڵەت بوو برای خۆپیش ئەو تەسەرفاتە خەڵەت بوو بەس ئینسان شەبابن ئەوانە هیچ قەیناکە بەناوی حزب و بەناوی خەک نەچوونە لەوێ پیشوازی لە هەبووچی جا غەیر هەبووچی باشە بەس ئەو عەلی ئەمە ساڵحاتە زاخۆ تێر و پرتان لێدا ئەدیلۆ لەوەی حەستاکە مناقەشە باشە تو کادیری حزبەچی ئەمن هاوڵاتیەکەم قسەت لەگە دەگفتی گۆل لەگە دەکەم بۆ لە ئەلی ئەمە ساڵ لە ناو زاخۆ لێتاندا لۆ لە ئەبووچی چۆی 100 کەس لە دوویکی و کەسێک نییە بەڵێ ئەوە قەپاتی کرد